کاک زکری چۆنی؟ بەڵێ برا باشی برا سعاتت. باشم زۆر مەمنون خۆش یا ڕەبی. کاک زکری تۆ بۆ خۆشت ڕۆژنامە نووسی لە بارەگای بارزانی وەنیاس؟ بەڵێ قادر نادرم تاوان بۆی ئێوە بزانی ینی بۆ خۆ دەزانین فەرمون. ڕەوشی زیندانیان گەلە خراپە، حەقی ڕەوای خۆیانە 17 کەسیان ئازاد بکرێن، 14 ڕۆژە مانیان گرتیە، نازانم گواگادارن یان نا. وەڵاهی ئەم ماوەیەکی زۆرە تۆزێک نەساخم. یقینا تۆ لە بارەگای بارزانی دەوام ناکەیسە؟ بەس ئێستا یان ماوەیەکی زۆرە دەوام ناکەم. وەڵا چەند مانگ دەبی؟ وەڵاهی چل ڕۆژێک دەبی، یانی تۆزێک نەساخم. سەلامەت دەبی سەلامەت دەبی. بەس کاک زکری بە قوربانە تو ڕۆژنامە نووسشی ناکرێ لە کوردستان لە هەرێم 14 ڕۆژە ئەوانە 4-5 بردرانی خەستخانەی و ناکرێت ینی بارەگای بارزانانی وەکو دەوری سەرۆکاتی هەرێم دەبینیتن، ناکرێت ئەو ڕەوشە لە ئەوە بیتن بە خودت باش دەزانی حکمیان تەواو کردیە، مانیان گرتیە، یعنی چۆن دەکرێت ئەم ئاگاداری ئەو تەفاسیلی ئەوانە نیم بەڕاستی قەی ناکە بەزە تو هاوڵاتێکی ئەو نیشتیمانەی ڕۆژنامە نووسی سکرتێری ڕاگەیاندنی کەسایەتێکی تقریبان ڕقەمیەکی وەنیا یعنی ئەوە بەرپرسیارەتی لەسەر شانی تو دوای هاو قەڵەمتن چۆن دەکرێتن یعنی بێدەنگبی بێگومان ئاگات لە وەزعەکە هەیە ئەگەر نەخۆشیش بخۆ دانەبڕای لە مۆبیل و لە ئەوەیە ینی دانەبڕایمە ڕاستە، بەڵام ئێستا جەنابەت ینی پێت خۆشە چ بڵێم؟ وڵات چ بڵێم نازانم بارەگای بارزانی مووقفی چێ لەسەر هەندێ، یعنی ئەو بارەگای خۆ هەردا نەندرایە ئەوە مشکلەیەکی گەورەی خەڵکە وایە نا ئەزانیت چۆنە بران موسسات هەیە، یعنی محکەمە هەیە، سەرۆکاتی هەرێم هەیە، کاکە من و دوو کاک موسەبە قوربان لە من باشتر دەزانی ئەوانە هەفتەیان حکمیان تەواو بووە، مافیان هەبووە شروط بەوەی ئیفراز بکرێن، ئیفراز ناکرێن. بارەگای بارزانی لە ئەلف لۆیای تەدەخولی هەموو شتەشی دەکا وایان نا ئەو دەنگە هەیە نازانم ببوورە بەدەنگەدەنگ نابێت نادەرێم ئەو دەنگە هەبوو خشەک بوو چ بوو ببوورە قەزم ئەوە بوو هیچی نییە. بەڵێ بەڵێ بفەرمایە. قەزم لێ بارەگای بارزانی تەدەخولی لە زۆر شت دەکە معقولە یعنی شتێکی وا ڕوو دەداتن تەدەخل ناکە قسەی نییە وایان نا یعنی جەنابەت چۆزانی کە تەدەخل لە هەموو شتێک دەکات ئەوە ئەگەر دیارە ئەگە متەفەرج نەبن هەموو ئەو دام و دەستگانە چۆن ڕێدەدەن 14 گەن برم 50 زیندانیا ئەوە بۆ 14 ڕۆژمانیان گرتیە 5 بردراینە خەستەخانەی مەسەلەن تەدەخل ناکەن کاکە بالیژنەیەک بچیتن ئەوە پارێزەرەکان هەن ئەڵێن مافی بەڵێ نابتم کرد، یعنی لەو ئەو وڵاتە موسسات هەیە، یعنی دەسەڵاتی قەزا هەیە، سەرۆکایەتی هەرێم هەیە، وەزارەتی داد هەیە، پارێزەران هەن، توزانم یعنی ئەو دۆسیە مەتروکە بە ئەوان ئەگەر ڕاستیشت دەوێم ئاگاداری وردەکاری نیم، ینی بۆ یارمەتیت بدەم یارمەتی من نییە، منی ژشتو کاک زکری خۆم لە دەسەڵاتیش نیم کاکە ئەوە هەر شەرمەزاریە کەبیل و دام و دەستگاکانی ئێوێ لە بۆ من نییە، من کا هاوڵاتیەکەم یان چالاکوانەکەم وایان نا ئەنگۆ حکوومەتن کو دەکرێ ئەوە پارێزەران بەیان نامە بەشەکن کاکە بەشەکن لەو سوڵتەی وانە قەیدی ناکە، بەڵام یعنی بۆ لێنەگەڕێن دادگا ئیشی خۆی بکات کورە بە ئەو دادگا ئەو کاک زکری ئێستا نامەی تیمی پارێزەران لۆ دەنێرم حقەکی ڕەوای خۆیانە مانگە دەبایە لە دەرێ بن حکومەکەیان تەواو کردیە بەرنادرێن تۆ واز لەوە بینە عەدالەتە عەدالەت نییە حکم کە تەواوبی لە هەموو ئەنزیمەیەکی لە فاشیەکان وەنیا لە ئەردۆغانی لە سەددامی کاکە کە دەیگوت 20 ساڵ کە تەواو دەبوو نەدەماوە کاکەوانە ڕۆژنامە نووس و چالاکوانن حکومەکەی خۆشیان کرد بە نائەدالەتیش بەس نابی بەربدرێن ئێستا مانیان گرتیە کاکە
نابی بارەگای بارزانانی نوێنەرێکی بنێریتن مانیان لەکوێ گرتیا لە ناو لەکوێ؟ زیندانی چاکسازی هەولێر یعنی ئەگەر لێ نییە کاک زکری ئەی چۆن یعنی ئەو هەموو میدیای کوردیە باز دەکە کاکە چۆن دەکرێت کە سادێکی وەکوت و ئەوەی نەکاتن ئەگەم لە ئەوەی نییە لە دوو نقطان نییە بەڕاستی یعنی خۆ مەجبورمە درۆت بۆ نانان مەسەلە درۆ نییە وەکو کابراایکی متەڵە ئێستا من هەموو ڕۆژە دێمە ناو میدیای پارتی دەخینەوە بزانام چه هەیە بەنمونە ڕەوشی کاریگەری دنیا چه هەبی بە هەر حاڵ کاک زکریە من نامێ ئەوە دکەم کاچی من ئەتولینکت هەیە ئەگەر ئەو چ ڕۆژەش ئەوە بی ئیشی ئێوێ ڕاگ ئەوە پرسیار دەکەم بەسەر چاو پرسیار دەکەم من ئەو شتەش بڵاو دەکەمەوە ئاساییەوە نیە خوددانەوە گولەی بکەی بڵێ وەڵایی ئەوە بۆم پێوەلیەوە پێم گوتی دەشم ناسی چی بڵاو دەکەیەوە ئەو دەنگە ئاساییە بڵاوی بکەوە باش گوتم چکۆ مەسەلەکە مڕالیە مڕالی یان دەبی ئینسان بپرسیتن و هیچ گفتوگۆیەکی ئەوە بووە و ئەمن لام زۆر سەیرە یعنی بەجددیمە بارەگای بارزانانی بچووکترین شتی دەولی ناوەخۆ تەدەخولەکە عەجەبەن 55 زیندانی یعنی پرسیارەکەی مە لێرەدایە مانیان گرتێتە بێ ئەو معلوماتەی بۆ جەنابەت دێت کە دەڵێ تەدەخڵی هەموو شتێک دەکە یعنی زۆر دروست نەبێ کاک زکری لە چ تەدەخل ناکاتن ڕووداوەش لە چ تەدەخلی نەکردیە بەس وەرە بەم بڵێ ئەوە یەک دوو بابەدان بەڕێز لە کوردستان دەژیت لە کوردستان ناژی وانە کاک زکری ئەوەی کە پێ کاک زکری دەزانم موقفی سیاسی تۆش چۆنە دەزانم دیدگا و ئایدۆلۆژیشت چۆنە ئاساییە کە یعنی مغرەزانە قسە بکە یعنی بتەوێ نەنامە گفتوگۆ دەکەن خۆ بە خۆت دەبینی تو دامانە لە بەرەی دەسەڵاتی ئەمریش کابراایکی ئۆپۆزیسیۆنم وە نیە بەڕێزەوە گفتوگۆ لەگە یەکتر دەکەین ئۆپۆزیسیۆنی کوێ کورە ئۆپۆزیسیۆن دەگرێت خەڵک یەک کەس ئۆپۆزیسیۆنی دەسەڵات بی ئۆپۆزیسیۆن خۆنتیمان حزب نییە بە قوربانە من چالاکوانەکەم باشم دەناسی چالاکوانی کوێ یعنی لە کوردستاندا دەنیشی یعنی بارزانی لە شاخ بوو نەنا ڕێک دقە بارزانی لە شاخ بوو سەدان کەسایەتی هەبووە لە ئەوروپای کار و چالاکی کردیە ئەڵە دەبی ئینتیمای حزبی بی ئۆپۆزیسیۆن بوون ئۆپۆزیسیۆنم هاوڵات کاکە هاوڵاتێکی هاوڵاتێکی ئۆپۆزیسیۆنی ئەو دەسەڵاتم چالاکوانەکەم باش یەکتر دەناسین چەند جاری تر چات بەخۆ دەزانی ینی کە شتم لەسەر نووسێ جواب بدایمەوە بە ڕێزەوە گفتوگۆمان کردیوە نیە ینی پرسیارم بووە یعنی تۆ جنسیە سویدیت هەیە وەنیا بەڵێ بەڵێ بەس بوو هاوڵاتیەکی سویدی ئێوازانم سەرۆکی حکوومەتیش جنسی ئەمریکی وایان نا ناوانە کەس لە بنەماڵەی بارزانی جنسی ئەوروپیان نییە ئەمریکی و ئەوروپیان نییە کەسیان حکومڕانی کوردستانیشن بە قوربان وایان نەکاک زکری کا قادرجان ئێمە ئەوە گفتوگۆ دەکەین گفتوگۆیەکی نەرم و مەدەنی لەگەڵ یەکتر دەکەین تو پرسیار لە من کرد بەڵێمت نابوو بەبێ ئەوەی ناوی خۆت بنێری وەمزانی وە ئاپەکەم ئێکاکەوە ئاپی من خۆ دیارە ناو دەرز کاک زکری ناوت بەناوی کاروان نازانم شتێک دەرچوو بوو بەس ڕقەمی چ وڵە کاکە دامانە قادر نادرێن هاوڵاتیەکە کاکە وەنیە ئەمە بەڵێ فەرموو کاچی خۆم جەنابێت تەلەفۆن بۆم کردووە نازانم بەقەم لەکوێ پەیدا کردووە دەست خۆش بێ بەڵێ بەس بە ناوێکی کە تەلەفۆن بۆم کردووە بە ناوی کاروان نازانم چوار پارچەیە شتێکی ئاوا بوو وایەوە ئەو لە قەبیل ڕێکخراوەی کۆنمە مەشهورم لە هەولێرێ بەهەرێکێک بڵێ کاروان چار پارچە خۆشەویستی کاکە دقەی یەکەم کاک زکری پێم گوتی کاک زکری دقەی یەکەم گوتم قادر نادرا وایان نا ئێستاوە کەی کێشێت خوا بانەچین نا ئەو شتە بچووکە ئەمەن کاک زکری یەک جملە پێ بڵێن لەغەرب ژیاوی ئاوا
يعني تو دەتوانی ئەوە هەڵبکوتیە سەر ڕقمی کەسێکی دیکە کورە ئاری وەڵڵای عەز دەکەی ئێستاکە ئەزانی وەزیری خارجی سوید لە کوردستان بوو سەعات 10 شەوێ بوو لەگە سکرتێرەکەی قسەم کردیە باشە پێشم گوتی دەبی مووقفتان ئەس ئەوەی وابی هەریشی گرتیە 10 شەوێش بووە چاوی من ئەمە هاوڵاتێکی نەوڵاتەی خینمان نەڕشتیە عرەقمان ماندی نەکردیە لە دوور چاوی سویدەکان دەچەقین نەک لەسەر حقوقی ئەوە یعنی لەسەر وەزعی سیاسی سوید لەسەر وەزعی کورد هاوڵاتێکی کوردم لە کوردستان دادەنیشم ئایا بۆم هەیە تەلەفۆن بۆ وەزیری خارجەی سوید یا مەسئولێکی سویدی بکەم یعنی پێی بڵێم بەناوێکی کە تەلەفۆنی بۆ بکەم کورە هەر زۆر ئاسای ئەوان هەر ناپرسن چێ نییە ئارێ وەڵڵی ڕقەمت دەدەمێ بە کەیف خۆت تەلەفۆنیان لۆ بکە ئەزانی کاک قادر من یعنی ئەوە خەلەلەکە لە چدا هەیە بەقوڵ بەڵێ پێشنیارم بۆ جەنابەت هەیە بگەڕێەوە کوردستان جا لێرە حەزب دادەنەی ڕێکخراو دادەنەی چالاکی سیاسی دەکەی شۆڕش دەکەی یعنی ئازادی بەس ئەو ئوسلوبە یعنی ئوسلوبێکی نازانم جۆرێکە یعنی چی ئوسلوبەکە چییە یعنی ئەم تەلەفۆن دەکەم بە زمانەشی زۆر مەدەنی نە تاجم دەکەم وایە ڕەخنە دەگرم سەرنج بم خەڵکەچی ڕەخنەگرین بە قوربان کەیسەکی وا هەیە چۆن ناین لەگەرتان باز ناکەین مەبەستی بەڕێزێت ئینسانی وانە نییە مەبەست تەواو سیاسیە دڵی کا بزانم ئەو کابرایە ئایا هەڵدەچێ ئایا قسەی کاک زکری لەگە کاک کەمال باشە باش بەزرە کاک کەمال کەرکووچی لەگە کاک سیروان بارزانی لەگەر تێم دەگەی دکتۆر شەوکەت بارزانی دەکە کەی ئەوانم ئیستفزاز کردی ئەم کەی خەڵکم ئیستفزاز کردیە جەنابەت ئەوەیە هەدەفت ئیستفزاز کرد بابەگەم ئیستفزازت کام تێم دەگەی هەزۆر بەسیتە ئێستا دوو ڕەخنەی لە بارزانی دەگرم دەزانم ئەوە دەبی بەس نایکەم بە نمونە ڕێزت دەگرم یعنی نایم بە زمانشی زۆر مەدەنی دەزانم تا چەند بە نمونە تا دەزانم تا چەند لەگەر ئەگەر ئێستا دوو ڕەخنەی بگرم بێگومانە توش هەڵدەچی و حەقەتی خۆتە و قەپات دەکرێ بەس ئەمن نەم کردیە بە هەر حاڵ کاک زکری ئەوە نییە ئەمن خینم لەو کوردستانە ڕێشتێ مادی بووینە دامان نە هاوڵاتێکی ئەوروپیشین کاک ئەوروپیشنە تەلەفۆن دەکەین وەکو هەموو کەسێک ئەتوو تەمسیلی کەسایەتێکی گەور بەڵێ ئیمان بە گفتوگۆ هەیە چۆن ئەمن لە ئاسیا ئەوە قسە دەکەین بەڵێ پێشنیارێکم هەیە دەڵم کا قادرجان یعنی وەرەوە ئێرە بۆی دەنگت باشتر بچەسپێ بۆی خەڵک لە دەورەت کەوت بێتەوە بۆی گوێ لێ بگیرێ بۆ شتەکان وەکو کاک زگری کە ئەوانەی لە ژۆرێنە چیان کردی هەمیان کرانە تیرۆریست و هەمیان کرانە ئەوەی کە هەوڵی کۆدەتایاندایە ئەوە یەک چەند کەس تیرۆر کرا کاک زکری ئەمە نەهاتیمەوە چەند شکایەتم لەسەرە ڕۆژ نییە 50 کەوادیر و ئەندامی پارتی نەڵێنە من وەی ئەگە دێوە بزانە وەکو قیمەت پارچە دەگەی يعني بیری شۆڕگەریت هەیە چاوی منەت وەکەوەی بە پێشمەرگەیەک بڵێ وەرە ناو شاخ وەرەوە شار خەبات بکە مەبەستت ئیسلاحە يعني وەرەوە ناو وڵاتی خۆت لەگەڵ خەڵکی خۆت یعنی بۆ لە ئەوروپا ناگرێ خەبات بکرێ بە قوربان سێ بەشی پارتی وێچێتی لە ئەوروپا بوونە چارێژی مەشیان نەکردیە چارێژی مەشیان نەکردیە پارتی ئەنفالی بە جینۆساید ناساندیان ئەمە پارتی مەسەن لە ئەوروپای دژایەتی ئێران و تورکیا دەکەیان ئەمە مزاهرات دەکەین ئەوە باشە کە بتوانن بۆ قەزیە کورد شتێک بکەن لە ئەی چۆن 11 ساڵ لە ڕێکخراوی بەڵێ بەبەستشت ئەوەیە کە بتوانی ڕاتۆربژێت تەسیرت هەبێ خەڵک لە دەورە کۆ بێتەوە وەرە لەسەر خاکی خۆت لەسەر وڵاتی خۆت کاکە ژیان زکری کاک زکری بە قوربان بە هەزاران کەستان خستە زیندان ئەوەی کە خەڵک لە کورد کاچی من کابراچی هاوڵاتێکی کورد لە لەندەن هاتەوە کۆمنتاری لە بۆ مەکی ئامێدی نووسی بوو 6 مانگتان خستە ژۆرێ چاوی من لەسەر ئەو کۆمنتارەوە بووە خەڵک لەو کوردستانی ڕۆحی لێتان چۆن ناوێری لایک بکە لە بۆمە تۆ بە من دەڵێ ئەمە ڕۆژ نییە 50 پارتی پێم نەرێ ئەگەر پیاوی دێوە تێم دەگەی
و دەیان و سەدان هاوڕێمان وا لە زیندانن ئاوا لە بەلاش کرانە تیرۆریست تاپڕیان پێ بۆ خەوڵی کۆدەتا دەدەن تاپڕیان پێ بۆ تاپڕ بۆ خۆت خۆ ئەزانم بەس ئەزانێت چییە ئەوە یعنی بداية قسەکانشم عرضم کردی یعنی لێرە مؤسسات هەیە دادگا هەیە یعنی بەس ئەو دادگایە کاک زکری گیان بە قوربان ئەو دادگایە هیچ ناوەندەکی جیهانی ئەوکەی نەکردیە هەمووی پرۆتستۆی دەکا وەرە 31 ساڵە عمری ئەو دەسەڵاتەی هەرێم یەک ناوەندم پێ بڵێ گوتبی ئەو دەسەڵاتی دادگا هەیە دیموکراسیەت هەیە حڕێتی ڕێی هەیە ئەگەر باشە پێ بڵم خۆی مادەم باسی دیموکراسیەتت کرد ئەمن زۆرم خوێنێتەوە لەسەر مۆزوعی دیموکراسی دموکراسی خاڵ نییە پرۆسەیە پرۆسەیەکە بەردەوام دەبێت لە گەشەدا بێ و بە هەڵەکانی خۆیدا بچێتەوە ڕاستە تاریخ ئەوروپا ئەگە تەماشا بکەیت تاریخ ئەوروپا ئەگە تەماشا بکەیت دموکراسی چۆن گەشەی کردووە خۆ ئەو شتانێک کە ئێستا هەن ئەو کات نەبووە مەسەن بۆ نمونە بە مافی ژن لە دوای يعني 1910 تا 1930 يعني إيش زار زوري بوكرا مرحلة شيء كذا للشورشي كلتوري لو فرنسا مثلا زور شيء كتسكندرا است موضوعي كاك ذكري بأنا كينا ناو نقاش فكري أزانم بقربان لو سويدي يك قوسدي لو سويدش تا حقوق تواو نبو أم لقل دام بس بقربان بس كواتا إما كشتينا يك نقطة زور جرينجو منطقي لو قفت قوي أو شومان كديمقراسي خالنية خطر من خو مش نالين وقت السويد بن بقربان بس أمش دلين ناكري خلقي شحف صالة لأسايشي قشتيش تا ندريت دادقا ناكري جنس تابري لدى جيرابري هولي كودة تايدا أولاتا ما عندوها براستي ما عندوها يعني كورا بابا أو ألفوبا كاكا ذكري بقربان أو ألفوبا يعني أما دمان ئەمە خەبات دەکەین لە ئەوی چییە دام و دەستگاکانی هەرێم موسسات بی شەڕ دەکەین کاکە خەڵک گیرا بیدە دادگا وایەوانە ئەمە معقولە دوو سێ کەس هەیە 8 ساڵە لە ژۆرێنە 6 ساڵە لە ژۆرێنە نەدرێنە دادگا خۆ منیش ناڵێم سویدی کاکەەوە شێروان سمبل سمێر بڕۆ لە من باشتر دەزانی دەیناسی بابیشی دەناسی بڕۆ ئەگەر 7 ساڵ نەبی لە ژۆرە بی نەدرابی کاکە ئەوە 17 کەسیان لەو 55 مانیان گرتی حەقی ئازاد بوونیان هەیە چاوەکەی من وایان ئەنی ئەوە خۆ منیش ناڵێم وەکو سوید بە ئەمە لێرە لە سوید لە دوورچاوی سەرۆکوەزیران دەچەقینەوە لە حقوقی کورد ئیمزایەکیان لەسەر حرەکەی کوردی لە باکوور کرد دنیامان لێ خراپ کردینە وایانە لەعلم هاوڵاتی ئێرەش نین کوردین لەسەر کێشەی کورد پڕیان دەدەینێ ئێ باشە ئەمن هاوڵاتێکی کوردم لەسەر کێشەی کورد دێم ڕەخنە لە ئێوە دەگرم یعنی لۆ بە چاوەش کە سیر دەکرێتن لۆ ناڵێن دەستخۆش با ئەو پۆزسیۆنە هەبی لە بۆمە تەکمیلەیە لە بۆمە کەم کورتیەکان يعني والله نمزاني وأوبوزيسيون أو يعني ناي كاتش من أوبوزيسيون خمرزين الدنيا وانية أوبوزيسيون بلا قارة جدي كفي كور بابا سيبشي أوبوزيسيون عراقي كردستان هلا هندران وبون لا آية حزبتها سبت حزبك والله هيش حزب كور بابا كي مدير حزب ما أصلا أساس السوسيال ديمقراطي يعني كاكا من لا جروبي عبد الشباب بوم بيشتل الرخراوي تاك بوم تاوا كان باش دزاني بلام چێشەر ئێستاش چالاکوانەچین ئەم بەناوی ئێ باشم بەناوی ڕێغراوەکی مافی مرۆڤیشمان کرد 11 ساڵە ئیش دەکەین تخوا مادامای بۆ ئیج خەڵک بزانی چاوی من کاک زکری من یەک باوڕم کردنەوە لە جێگران بدەم من 11 ساڵە لە گروپی عەفدەی شوباتین زیاتر لە 15 سیمینارمان لە پەرلەمانی سوید کردیە تێم دەگەی ئەمن زۆر حساسم بە وشە ئەو وشانی کە بەکاری دێنی وشەی ئۆپۆزیسیۆن بەکارێنا و دەڵێ من ئۆپۆزیسیۆن زۆر چاکە دەستخۆش بە ئۆپۆزیسیۆن بەڵام تعریفی ئەکادمی ئۆپۆزیسیۆن تعریفی ئوسولی ئۆپۆزیسیۆن جەناب دەزانی ئۆپۆزیسیۆن ئێستا پێ دەڵێم چییە کاکەبانە چینەوە کاک زکریەک سەرنجداوەچی ئەوە شاعیرێکی دەربار یەک قەوسێ شاعیرێکی دەربار هەیە کە ڕخنەی لێدە گیرێ دەستە نییە دەرێغ ئیملایی چاوی من ئەتو باش زانی ئەمە خەڵکانشین ڕخنەگریە و دەسەڵاتەین تێم دەگەی ئەتو خۆت بە چالاکەوانێکی
کورد دەزانی و دەبێت دقت بکەیت لە بەکارهێنانی وشەکان ئەو شاعرنی کە بۆ خۆت دەنووسیت تەلەفۆن بۆ دار و بەر دەکەیت ینی چاوی من ئەم کەسە ئۆپۆزیسیۆنی و دەسەڵات هەم یعنی ئێڵە دەبێت ئینتیمای حزبی ئۆپۆزیسیۆن ئاتۆ حەزت لە دەسەڵاتە ئۆپۆزیسیۆن تعریف ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە نا مەرزنیە هەولی گۆڕانکاری دەدا بە قوربان هەولی گۆڕانکاری دەدا خۆ ئۆپۆزیسیۆن لە ڕێگای ریفۆرم بی لە ڕێگای دموکراسی بی لە ڕێگای شۆڕژ بی کاک زگری بە قوربانەسە مەمان بە ناونی خاش سفستایی چاوەکەم ئەوە بابەتەشکەیە ئێستا ئەمە کێشەمان بە ئەوە نەبی ئێستا 15 کەس 17 کەس مافی بەربوونی هەیە تێم دەگەی بە کاتەکەەوە بی بارەگای بارزانی هەڵوێستی چییە بە هیوام ئێستاژ نییە 2 ڕۆژکە لە بۆمان بینیەوە 10 ڕۆژکە لۆمان بینی بزان ئەو بارەگایە ینی 50 هاوڵاتی کورد لە زیندانمانیان گرتی هەڵوێستان چییە باشە ئاگادارکەوە ئەتوو کارمەندە چی ئەوێندەری وەنیە لە بڕی ئێمە بە بارزانی بڵێ بابا کێشەیەکی وا هەیە خەڵک داوا دەکا هەڵوێستان هەبیت و بۆچی ئازادیان ناکەن کە ئەتوو کاریگەری لەسەر ڕەوشی باشوور هەیە حزبەکەی تو لە دەسەڵاتە بە خەڵک بڵێ وەنیە یعنی ئەوە ئەمن وەکو هاوڵاتیە فەرزم کرد عریزەکەمدا نامەکەم نرد هاوڵاتێکی زۆر ئاساییمە وایان نا کاکە بزانین بارەگای بارزانی مووقفی چییە ئەوە تا ڕوو بە ڕوو پێتان دەڵێن بە زمانشی زۆر مەدەنی دوور لە ئیستفزاز وەنیە گفتوگۆ لەگەڵ دەکەین باشە بە چاوان کاک زکری ئەتوان وەفدەک بنێرن لای زیندانیەکانی مانگرتوەکان بڕۆن لەگە چاکسازی هەولێر قسە بکەن وایان نا چاکسازی هەولێر قسە بکەن لەگە تیمی پارێزەرانی خۆبەخش قسە بکەن چاوەکەم ئیشی من محددە و دیارەکە ئیشی من چییە یعنی ئەم هەستم عریزە بنووسم بۆ نا تۆ ئاگاداری مەسەلەن تۆ سکرتێری ڕاگەیاندنی بارزانی وایە نا باشە ئیشینگۆ ئەوەیە مەسەلەن ئەو تەلەفۆنێت بەڕاستی دەبێت بۆ چزان بۆ وەزارەتی ناوخۆی حاکمەکان تاکە هەر ناگری بە قوربان هەر ناگری حاکم کاوە بیزارم لەو کردیە ڕێبەر ئەحمەد بیزاری لۆ دەکەین بڕۆ پێیان بڵێ ئاسایش بیزارە لۆیان دەکەین هیممەت بیزارم لۆ کردیە دەبڕۆ پێیان برێ چەند جار تەلەفۆنی خالیستان و هاتیە کو دەکرێ حکوومەتێک جوابی خەڵک نەداتەوە وایان نا چاوی منی مەمنونتم برا باشە براکەم مەمنون سپاس کاک زکری بۆ هەڵوێست و جوابدانەوە باشە من بەڕێزەوە دەکەم سەر چاو